وەکو لیژنەیەکی مەڵبەندی ڕێخستنی ڕاپەڕین و لیژنەیەک لە کۆمیتەی ڕێخستنی بتوێن هاتووین کە وەکو نەریتی هەمیشەیی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەردەوام لە پشتیوانی و هاوکاری سەرجەم خەڵکی کوردستان بەتایبەتیش لە سنووری بتوێن بۆ خەستەخانەی کۆڕۆنا دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانمان هێناوە بۆ ئەوەی تەسمیلی خەستەخانەی کۆڕۆنا بکەین بەڕێز کاک دکتۆر دیاریەوە کە دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕێگەی بەڕێز شانازخان شاناز ئیبراهیم محەممەد بەسپۆشیگە دەکەین و سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین وەکو سنوورەکە وەکو مەڵبەند کە هەستا بە هاوکاریکردنی خەستەخانەی کۆڕۆنا بۆ ئەو کارمەند و ئەو کارمەندە خۆبەخشانەی کە لە خەستەخانەی کۆڕۆنا لە نەخۆشخانەی کۆڕۆنا درێژە بە بژانەوە و ژیانی خەڵک دەدەن. سپاس بۆ ئەو لیژنەیە کە لە ڕێگەی مەڵبەندی بیستوالی ڕاپەڕینەوە ئەمڕۆ هاوکاریی تری یەکێتی نیشتیمانی کوردستانیان گەیاندە نەخۆشخانەی ژیان تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەمەش بە پاڵپشتی ڕاستەوخۆی بەڕێز خاتوو شاناز ئیبراهیم محەممەد کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گەیاندرا بە ئێمە و ئێمە بۆ ئەوی بتوانین لە داهاتوودا لە درێژەی ئەو پرۆسەیە کە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە هەم لە سنوورەکە و هەم لە ئێستاشدا بەهۆی ئەو تشەنەکردنەوەی زیاتر بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەی ئەم هاوکاریەوە بتوانین پشتیوانیەکی زیاتر و هاوکاریەکی باشتر بۆ ئەو خۆبەخشانە ئامادە بکەین بتوانین هاوکار و پشتیوانان بین. بەڕاستی لە کاتی ئێستادا دەتوانم بڵێم هەم پزیشکان و هەم کارمەندان و هەم خۆبەخشانش کە لەو ناوەندە کار دەکەن ڕۆڵێکی کاریگەر و ڕۆڵێکی باشیان بینیوە بۆیە ئێمە ئەم جۆرە کارانە بە شانازیەوە وەری دەگرین و بە شانازیەوە ئەم هاوکاریە دەگەێنینە یەک بەیەکی ئەو خۆبەخشانی کە لێرە خزمەت بە هاوڵاتیانی سنووری ئیداری ڕاپەڕین دەکەن.